سڵاوتان لێبێ ئازیزان، زۆر زار دەچینە گۆڕستان بۆ بە خاکسپاردنی عەزیزێکمان. هیچ کات ئەو پرسیارەت لا دروست بووە ئەگەر ئەو کەسە هەڵبستێتەوە و ببینێ لە شوێنێکی تاریکە و زۆر هەوڵدات بێتە دەرێ تا ئەو کاتی ئۆکسجینی دەوروبەرەکەی تەواو دەبێت و بۆ هۆیە بخنچێ. چی دەبێت بە زیندوی بتنێژن تەنها لە بەرەوەی دکتۆرەکان پێیان وابێ کە مردووی. ئەو کاتە تۆ بە شێوەیەکی زۆر ترسناک دەمری. ڕووداوێکی هاوشێوە لە یەکێک لە شارەکانی وڵاتی ئەندەنوسیا ڕوویدا. پێشەوەی دەست بە ڤیدیۆکە بکەین، هیوادارم پشتگیریم بکەن بە لایککردنی ڤیدیۆکە و سەبسکرایبکردنی کەناڵەکەم، چونکە ئەمە زۆر یارمەتیم دەدات بۆ بەردەوام بوون. لە سەرەتای مانگی پێنجی ئەم ساڵ لە گۆڕستانێکی شاری مەنادۆی ئەندەنوسیا کەسێکیان ناشت و تا دوای ڕۆژێک ئینجا زانیان کە لەوانەیە ئەو کەسە نەمردبووێت کاتێک ناشتیان. یەکێک لە کەسە نزیکانی لە کاتی ناشتنی بە مۆبایل ڤیدیۆی ساتی ناشتنەکەی گرتبوو، لەبەرەوەی هەمووان خەمبار بوون بە کۆچی دوای ئەو کەسە و تەرکیزیان نەکردبوو. بەو هۆیەوە کەسیان هەستیان بەو جوڵەیە نەکردبوو کە لە ڤیدیۆکەدا دەردەکەوێت زۆر بە ئاسانی. ئەم ڤیدیۆیە دەنگدانەوێکی زۆری هەبوو، خەڵکانێکی زۆر لە وڵاتی ئەندەنوسیا و وڵاتانی تریش تووشی سەرسوڕمان بوون. Dalam kitab Yohanes, akulah kebangkitan dan hidup. Barang siapa percaya kepadaku, ia akan hidup walaupun ia sudah mati. Dan setiap orang تەنانەت ئەو کەسەی ڤیدیۆکەشی گرت و هەستی بەم جوڵەیە نەکرد تا لە ڕۆژی دواتر سەیری ڤیدیۆکەیان کرد و ئەو پرسیارەیان لا دروست بوو: ئایا ئەو کەسە زیندوو بوو یان مردوو بوو کاتێک ناشتیان؟ بۆیە حکومەت بڕیاری هەڵدانەوەی گۆڕی ئەو کەسەی دا و بە گوێرەی هەواڵی دەستگا میدیایەکانی ناخۆی ئەو وڵاتە دوای هەڵدانەوەی گۆڕی ئەو کەسە هیچ سیمایەکی زیندووبوون بەو مردووەدا دیار نەبوو یان هیچ هەوڵێکی دەرهاتنی نەدابوو. هەرچەندە خەڵکانی زۆر پێیان وابوو جوڵەی دەستی مردووەکە بەڕوونی دیار بوو لە شوشەی سەر تابوتەکە، بەڵام لە ڕاستیدا وا دەرنەچوو. خەڵکانێکی زۆر لە تۆڕە کۆمەڵایەتەکان پێیان وابوو کە لەوانەیە ئاژەڵێک بێت وەک مشتێک یان جورجێک ئەو جوڵەی بەدەستی ئەو کەسە کردبێت. بەناوبانگترین ڕۆژنامەی کەنداوی گاوەی ئەندەنووسی راپۆرتێکی لەو بارەوە بڵاو کردەوە و تێیدا ئاماژەی بەوە کرد ئەو جوڵەیە لەوانەیە شکانەوەی تیشتی خۆر بێت لەسەر شوشەی تابوتەکە، یان فڕۆکەیەک بە ئاسمان دافریەوە و لەسەر شوشەکە وێنەی دەرچووە، یان دەستی مردووەکە لەسەر دەستەکەی تری بووە و لە ئەنجامی جوڵەی تابوتەکە دەستی لە شوێنی خۆی جوڵاوە. بەهێزترین بیرۆکە ئەوە بوو کەسێک گوتی ئەگەر ئەو زیندوو بە هەر چۆنێک بە جوڵە و هاواری دەکرد تا خەڵکەکە پێی بزانن، نەک جوڵەیەکی بچووک و ئاسایی. چەند توێژەرێک لە زانکۆی سێنترال کوێزلاند لە وڵاتی ئوسترالیا باز لەوە دەکەن لە قۆناغە سەرەتاییەکانی شیبوونەوەی لاشەی مرۆڤ ئەگەری هەیە جەستە جوڵە بکات و ئەمەش بە پەرچەکردارێکی ئاسایی هەژمار دەکرێت. بەڕای تو ئەو شتە چی بوو کە جوڵەی کرد؟ لە کۆمنت بۆم بنووسن و لەبیرتان نەچێ لایکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایبی کەناڵەکەم بکەن بۆ بینینی بابەتی زیاتر.